لایەنە جیاوازەکانی ئەم ڕووداوە سروشتیانە خوێندنەوەی بەردەوامی بۆ دەکرێت بە تایبەتی کە بوومەلەرزە بەردەوام لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستانی شەستی پێکراوە، بەڵام ئەمێ بزانم کە ڕێکارەکان چی دەبن، ستانداردەکانی بیناسازی چۆنن و بۆچی ئەم ڕووداوە سروشتیانە بەردەوام ئەم کارەساتانی لێ دەکەوێتەوە. بەڕێز لەیلا عومەر شارەزای جیۆلۆجی لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز لەیلا، ئەم کاتت باش. ئەو بوومەلەرزەی کە لە باکووری کوردستان و تورکیا لە سووریا ڕوویدا لە هەرێمی کوردستانی شەستی پێکرا لەسەر هێڵی بوومەلەرزە و شارانە هەڵکەوتون، ئایا مەترسیت جارێکی دیکە ڕوودانی بوومەلەرزەی لەو شێوەیە هەیە و خوێندنەوەی ئێوە بۆ ئەم ڕووداوە چییە کە ئەم بەیانی ئەمڕۆ ڕوویداوە؟ ئەم کاتت باش. خۆی ئەم ڕووداوە سروشتیانە بەردەوام ڕوو ئەدەن و ڕووداوی بڵین بچووکن، هەموو کات هەستی پێ ناکرێ، بەڵام ڕووداوێکی وەک لەم جۆرە سروشتی کە تقریبا سەدەیەکە بێ، ینی نزیکەی سەدەیەک ئەبێ کە ئەم ڕووداوە بڵین بەو گوڕە ڕوویداوە بڵین شتێکی دەگمەنە کە تورکیای گرتوێتەوە، وەک ئاگادارین هەموو لە ڕاگەیاندنەکانەوە ئەم هەواڵە بڵاو کراوەتەوە کە بەرەبەیانی ئەمڕۆ 6/2/2023 لە غازی عنتابی داوە بە گوڕی وەک ئاماژەی پێکراوە بە گوڕی 7.8 لە زۆربەی زۆری سایتەکان و مەسحی جیۆلۆجی یان مەسحی بوومەلەرزەی ئەمریکی SGSیش ئاماژەی پێکردووە 7.8 و تورکیا خۆشی 7.7 پلەی ڕێختەری ئاماژە پێکردو بڵاو کردوێتەوە. بەس ڕوودانی ئەم کارەساتانە بەردەوام ڕوو ئەدەن، ینی شتێک نییە پێشبینی بکرێ یاخود بڵین ئەم دیاری بکرێت کە ئەم ڕووداوە ئەمڕۆ ڕوو ئەدا. بۆ نزیکەی سەدەیەکە، ینی ئەم کارەساتە سروشتی ئەو ناوچانە وایە وا هەڵکەوتووە کە بوومەلەرزە بەو شێوازە بەهێز کاریگەری تێدەکات، ئەو پێیکە خوێندنەوەی جیاوازی بۆ دەکەوێتە سەر کۆمەڵک هێڵی جیاوازی دیاریکردنی بوومەلەرزەوە. ئایا ئەمە مەترسی نییە بۆ ئەو ناوچانە؟ بەڵێ، خۆی مەترسی هەیە لەبەرەوەی تورکیا ئەکوێتە سەر ئەو هێڵی بوومەلەرزەی کە حالیان ڕووی داوە، ینی ئەکوێت سەر پشتێنەی بوومەلەرزەی هێڵی ئاگرینی پێ ئەوترێت. ئەم بوومەلەرزەیە کە ڕووی داوە بەهۆی ئەگەر وەکو هۆکار بپرسین بەهۆی هۆکارەکەی گەڕێتەوە بۆ جوڵانی پلێتی عەرەبی کە پەستانی خستۆتە سەر فالقی ئەنادۆڵ یاخود درزێکە ئەکەوێتە شەرقی ئەنادۆڵەوە. جوڵەی ئەم پلێتە بۆتە هۆی ڕوودانی ئەم بوومەلەرزەیە. بەڵێ، لە ڕووی بیناسازیەوە لە ڕووی ئەو باڵەخانانەی کە دەبێت بە پێی ستانداردەکان دروست بکرێن، ئایا چ مەرجێک پێویستە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و بۆ شوێنەکانی دیکەش کە لانی کەم زیانەکان کەمتر ببێتەوە لە ئەگەری ڕوودانی هەر کارەساتێکی سروشتی لەم جۆرە؟ دروستکردنی بینا و باڵەخانەکان پەیوەندی هەیە بە کۆدێکەوە کە ئەو کۆدە ئێستا حالیان لە هەرێم بەعام یاخود لە عێراق ئاعتیماد دەکرێت سەر کۆدێکی عێراقی کۆن کە پێویستە زیاتر ئیشی لەسەر بکرێت و ئەو کۆدە تازە بکرێتەوە کە ئەویش پێویستی بە ئیشکردنێکی زۆر هەیە تاوەکو ئاعتیماد بکرێتە سەری بۆ تازەکردنەوەی ئەو کۆدە و ئەندازیاران ئیشی لەسەر بکەن و بینایی لەسەر دروست بکرێ و ینی ئاعتیماد کرێت سەر ئەو کۆدە بۆ دروستکردنی بیناکان تاکو بەرگری هەبێ بەرامبەر بوومەلەرزەکە ڕوئە. بەڵێ، لە ڕۆژهەڵاتی کوردستان کە بوومەلەرزە ڕوو دەدات لە هەرێمی کوردستان لە هەندێک پارێزگا و شار هەستی پێدەکرێت، لە باکووری کوردستانیش بە هەمان شێوە. ئایا ئەمە کاریگەری ناکاتە سەر خانەکانی زەوی لە باشووری کوردستان؟ ئەمە مەترسی ڕوودانی کارەساتی سروشتی زیاتر ناکات لێرە؟ وەک تەئسیرات بەڵێ تەئسیر ئەکات، بەڵام چۆنە ئێمە زیاتر کەمێک دوورترین لەو فالقەوە بڵین، بەڵام وەکو کاریگەری طبعاً کاریگەری هەیە لەسەر ئێمەش. ئێستا لە هەولێر هەستی پێکراوە کە توندی خەمڵێنراو بۆ ئەو ناوچەی هەولێر پلە 4 پێدراوە و لە سلێمانی 3 بۆ دانراوە، ینی کاریگەریەکانی بەپێی ئەو توندیە یاخود ئەو شدە و ئینتەنسی کە بۆی دانراوە بۆ شێوەیە دیاری کراوە. بەڵێ، بەڕێز لەیلا عومەر لەگەڵمان بووی لە سلێمانیەوە، شارەزای بواری جیۆلۆجی، زۆر سپاس.